بە شێوەیەکی بەرفراوان باسی پلانی هاوبەشی کاری گشتگیرمان لەسەر جێبەجێکردنی ڕێککەوتنی ئەتۆمی کرد. هەمان تێگەیشتنی ئێرانمان هەیە و گرنگی بە پاراستنی تەواوی بنەماکانی ڕێککەوتنەکە دەدەین و پێویستە ئەو ڕێچکەیە بکەوێتە چوارچێوەی جێبەجێکاریەکانی هەموو ئەو لایەنانەی کە بەشدارن لە ڕێککەوتنەکە لەسەر بنەمای بڕیاری 22 سیویەکی ئەنجومەنی ئاسایشی سەربەنەتەوە یەکگرتوەکان و هیوادارین ئەمریکا بگەڕێتەوە ناو هەموو پابەندیەکانی بە بڕیارەکانی ئەنجومەنی ئاسایش و پابەندی ئەو نەمایانە بێت کە ئێران بۆ پابەندبوونی بە ناوڕۆژ ڕێککەوتنەکە دایناون. دەمەوێت ئەوەتان پێ ڕابگەێنم تەندروستیێران ڕەزامەندی نیشانداوە لەسەر بەکارهێنانی ڤاکسینی سپۆتنیک کە لەلایەن رووسیاوە بەرهەم هێنراوە. هیوادارم هەردوو لایەنی پەیوەندیداری هەردوو وڵات ڕێشوێنی پێویست بگرنە بەر بۆ دابینکردنی ڤاکسینەکە بۆ هاوڵاتیانی ئێران. دەربارەی سووریاش هەردوو لا بیرروڕامان وەکو یەک بوو. دەمانەوێت پرۆسەی نووسینەوەی دەستوری ئەو وڵاتە بە بەشداری هەموو لایەنەکان بەرەو پێشەوە بچێت. پێویستە دۆخی مرۆیی لە سووریا چارەسەر بکەین و ئەم دۆخە بۆ مەرامە سیاسیەکان بەکار نەهێنرێت. پێویستمان بەوەیە کۆمەڵگەی نێودەوڵەتی هاوکاری زیاتر بکات لە چارەسەرکردنی کێشەکانی سووریا.